بەڕێزان بەردەوامین گفتوگۆی جەنگی ئێران ئیسرائیل دەکەین جەنگەکە بەکوێ دەگات گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار کاک سەردار سڵاو لێبێ بە خێراتی زۆر سپاس کاکڕان زۆر بەخێر بێ دەمێک ئێمە باسی هەڵگیرسانی ئەم جەنگە دەکەین بەڵام درەنگیان زوو تۆزێ زووتر لە وادەی خۆی پێم وا بێ دەستی پێکرد بەکوێ دەگا سپاس وەڵا ڕێز و حرمەتی زۆرم بۆ بینەرانی ئازیز ئەم جەنگە لەگەڵ بینی ئێران و ئیسرائیل لە 7 ئۆکتۆبری 2023 دەستی پێکردەوە ئاستی عملیاتی و شەڕ تازە لەگەڵ ئێرانە ڕاستەوە خۆ دەرگیرە بن لەگەڵ یەک قەسفی پێش و ساڵی پار ئیسرائیل کردی و ئێرانیش هەندێک موشکی ناباندێت چۆڵەوانیەوە لە ئیسرائیل ئێستا گەیشتە شوێنێک ترامپ 6 ڕۆژی دانا بۆ گەیشتن بەڕێککەوتن ئەو وەختەیە ئەمەش لەم ستۆدیە وتمان ئێران هەوڵەدا درێژە بەم دانوستان نانەبدا پێ ئەچێ ئێستا جۆری هێرشەکانی گۆڕیوە لە سەرەتایە بە موشکی زۆر بە ڕۆکێتی زۆر هێرشە کرد ئێستا کەمی کردوونەتەوە کەمێک کاو درێژەیەدات ئێمەش ڕەنگە ئاماژەیەک بێ بۆی بێ ئەمە درێژە پێبدا ئەم درێژە پێدانە چۆن ترامپ سەقفێکی هەبوو درێژە پێدانەکەی ڕاگرت لەو شوێنە کە خۆی ئەعلانی کردبوو ئەکید لە ئیسرائیل و لە ئەمریکایەکانیش سەقفێک هەیە کە ئەمە نەهاڵن بەردەوام بێ بەس ئێرانە یعنی موشکەکانی بە گوژمەی زۆر و بە گوژمەی کەم بەڵێ کەمی کردوتەوە ینی ئێستاوای جاران بۆ نمونە لە سەرەتایە 200 ڕۆکێتی بەیەکەوە نرد ئێستا 50 هەندێک درۆنی تێکەڵەکە ئیش لەسەرەوەکە خۆیان ئەڵێن ئێمە ئەمانەوێ هین بدۆزینەوە کێشەی ناو سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیل بدۆزینەوە یعنی ئیسرائیل خەریکە ڕیزی دووەمی قیاداتی ئێرانیش تەواوەکە وای لات وەرکەسدانرێ ئەویشە کوژن ینی خۆی ڕایگەیاندووە کە لە ١40 سیستەمی موشکی ئێرانی وێران کردووە و ئێران زۆر ساڵانەکە مێڵێن ئێران هیچی نییە جگە لە موشک ڕۆکێتەکانیشی دوای کەوتنی بڵێن درۆنەکانیشی دوای کەوتنی ئەسەد و دوای داهگرتنی جەبەل شێخ لەلایەن ئیسرائیلەوە درۆنەکانیشی هیچ کاریگەرێکیان نەماوە هەیەی ونێتی ڕۆکێتەکەیەتی هێزی ئاسمانی و فڕۆکەی نییە هێزی بەرگری ئاسمانی لاوازە هێزی بڵێن ڕۆکێت و سیستەمی بەرگری ئاسمانی پێشکەوتویان نەداوەتی هاوپەیمانەکانی هەندێکیان داوەتێ بەڵام ئەوەی ئەو پێویستی پێێتی بۆ ڕوو بەڕووبوونەوەی ئەو هەژمونە و بەهێزەی کە ئیسرائیل هێرشێکاتە سەر ئەویان نەداوەتێ باشە کاک سەردارە قسێت بۆ من ینی مایەڵۆسە لە سەرکردن و هەندێک دەڵێن ینی ڕێگەی پێنادرێ موشکی زۆر بۆشێنێ یان ئەوەندەی نییە کە بەشی جەنگێکی درێژخایان بکە ینی خۆی تاکتیکەکەی گۆڕیوە ئەگەر لە سەرەتاوە بۆ نمونە شەوی 200 موشکی وەشان دەبێ ئەگەر شەوی 200 موشک بۆشێنێ بەڵکو 2 هەفتە 3 هەفتەی تر جەنگە بەردەوام بێ ناگاتە 3 هەفتە ئەگەر وابێ ناگاتە 3 هەفتە شەوی 200 تەقەنێ ئێران 2000 ڕۆکێتی هێ 3000 ناگاتە 2 هەفتە تەواو بێ و من هەموو جارێک شەڵێم هاوپەیمان و دۆستی ئێران سەمیمی نین لە بەرژەوەندی خۆیان داخڵە بن هاوپەیمان و دۆستی ئیسرائیل سەمیمین ڕاستە خۆیان بەرژەوەندیان هەیە بەڵام سەمیمین و زلهێزی گەورەن زلهێزی بەتوانان لە هەموو بوارەکانن لە بواری ئابووری لە دارایی لە سیاسی ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایش سیانی تایە دوو ئەندامی ئەنجومەنی هەمیشەی لە ئەنجومەنی ئاسیانی دۆستی سەمیمی ئیسرائیلە هێزی کاریگەری و لە ڕووی تەکنۆلۆژیەوە باڵا دەستن لە ڕووی سەربازیەوە باڵا دەستن هەمویان هێزی ئیستعماری مێژووی گەورەن یعنی هاوپەیمانەکانی ئێران هاوپەیمانی بەرژەوەندین و پشتی تێکەن باسی زۆر دڵ بەوە خۆشکراکە هەندێک پاکستان و نەوەویە و دێ و لێدا و دوێنێت جێگری سەرۆک وەزیرەکانیان لێ برا لەسەر خۆتە نە لێ دەین و نە وشەکەین و سنوورەکەشی داخست بەڵێ پاکستان سنوورەکانی من نامەیان دێشت بڵێم تەفسیری بێمعنای بۆ بکرێت کە عادەی مەمانان کە مەوزوعی قساکەین کە ئەمانەوێ حقایق بە خەڵک بڵین ئەچین قسەکانت دەشێوێن و هەڵێگەرنەوە وا نیشانەدەن تۆ لایەنداریەکی من لایەندارم کەسیش بەقەت من لایەندار نییە من قەت بێ لایەن نەبوو من لایەنداری نیشتیمانەکەی خۆم و گەلەکەی خۆم لایەنداری بەرژەوەندی کوردم لەو بەینەیە لە جەنگی چی جەنگێک لە دنیا ڕۆدا لە من لە ئەخیرایەک پرسیارم هەیە ئەمە لە کوێی بەرژەوەندی کوردستان و کووردە وا سەیرەکەم لەمەیە لایەندارم لەوی تری من تەرەف نیم لەکوێ تەرەفم یا پێم خۆشە
لە کوێ بەرژەوەندی نەتەوەکەم زیاتر دێنێتە دی ئەگینا هین نییە لەوە بترازێ پاکستان من نامەوێت هینی دوسێ جار لە مقابلە لەم دوسێ ڕۆژە باسی بەشێک لە پاڵنەرەکانی پاکستانم کرد نامەوێت دووبارەی کەمەوە ئەوانە بکەین بەڵام جێگیری سەرۆک وەزیرانەکان ئەڵێ ئەوەکەین و ئەتۆمی بەکارێن ئەتۆمی ئەمە دیفاعیە و ناچینە ئەو نەخۆشمان نەگرێنە ئەو جەنگەوە لە ڕاستیە پاکستان دوعای خێرەکە دوعای خێر بۆ ئێرانەکە ئاساییشە ینی بەڵام بگاتە شوێنان ئەمریکا ئەتوانێت کۆنتترۆلیکە لی قوبڵ ناکە نەتەنیاوە ژۆژدارێکی دا وتی دوای ئێران پاکستانی ڕێگەچارێکی بۆ جاو کۆنترە ئەو ڤیددیوەیە بڵێ بۆیە گوایە پاکستانەکان ترسی ئەویان هەیە دوای ئێران سەری ئەوان دێ بەڵام مەزانی کێشەکە چۆنە چەکی ئەتۆم مشکلەیەک هەیە لەم جۆرە وڵاتانە خۆ ئێستا پاکستان هاوپەیمانە لەگەڵ چینە پەیوەندی زۆر باشی لەگەڵ ئەمریکایەکانە هەیە بە درێژایی جەنگی دژەیەکێتی سۆڤێت پاکستان لە بەرەی پێشەوەی هاوپەیمانەکانی ئەمریکا بووە دواتریش دیسانەوە هەر لە جەنگی دژە قاعیدە و لە 2001 ئەوانە پاکستان بەشێک بووە لەو سیستەمە و لەو هاوپەیمانەتیە بەڵام ئەم جۆرە وڵاتانە لەبەرەوەی کودەتای سەربازی ئاسانەتیایە لەبەرەوەی گروپی تیرۆریستی توندڕەوی تایە نی پاکستان تالیبانی خۆی هەیە اینجا لەبەرەوەی بڵین دانیشتوانێکی زۆری پاکستان پشتۆنن بەلوچی هەیە یەکێ لە مشکلەکانی ترسی وەزعی ئێران لە بەلوچەکانی خۆیەتی اینجا هەموو ئەمە وای کردووە کە کۆمەلگای نێودەوڵەتی و غەرب و ئەمریکایەکان وانە لەوە بترسن لە شوێنێکە ئەم بۆم بە ئەتۆمیە ئەگەر نیزامەکە گۆڕابوو بە نیزامێکی ڕادیکاڵ چۆن مامەڵاکە یان ئەگەر کەوتە دەست گروپێکی تیرۆریستی و چۆن مامەڵە لەگەڵەمەکە ئەمە وکومەترسیەکی جدی سیرەکەن بۆیە بە بەردەوامی ئیش لەسەرەوەکەن کە پاڵپشتی ئەو نیزامانە بکەن کە نظامی میان ڕەون لە شوێنی وەکو پاکستانە نظامی میان ڕەون هاوپەیمانی خوانن دۆستیانن پاڵپشتیانەکە ناڵن بکەوێ بزانن بە ئاراستەیەکی تەرەوە ئەڕوا کودتایەکی پشگیری هەسکارێکەکەن کودتای سەربازیەکە باشە مەکەواتە بۆ پاکستان بێنە سەر دۆخی ئێران بە بڕای تۆ مەنی درێژە دەخایەنەیە لە چوارچێ ئۆپەراسیۆنێکدا دەمێنێتەوە ئیسرائیل سەرەتا ئامانجەکەیەوە بوو کە بەرنامە ئەتۆمیەکە لە ناوبەرێ و ئەمریکاش هەتا ئێستاش هەر دۆناڵد ترامپ دەڵێ دەرفەتێک ماوە بۆ ئاگربەس دەرفەتێک ماوە بۆ ئاشتی پێ دوایە و دەرفەتە ماوە بۆ واقعی هەمیشە هەیە لە ئەخیرا ئەگەر لایەنێک ئەو جەنگە گەورانشکە لایەنەکەی دۆڕێنێ لە ئەخیرا دانوستاندن هەرەکەن لانی کەم دانوستانێکەکەن بۆ ئیمزاکردنی وەرەقەی تەسلیم بوون یعنیوە لە ژاپۆن ئیمپراتۆر کردی چوو بردیانە سەر پاپۆڕێک لە ئەڵمانیا دوای کوشتنی هیتلەریش جەنراڵێک هەبوو دۆنیێتس ئەو جێنشینی هیتلەر بوو هەر بانیان کرد و وەرەقەکەیان پێ ئیمزا کرد لەبەرەوەی ستالین ئەویست تەسلیمی خۆشیان بن لە شوێنێکی تر دیسانەوە دووهینی دوو دانوستانی جیاواز لەگەڵ نازیەکانە کرد ئەمە ئەکرێ بۆیە ئێران دوو ڕێگەی لە پێشەوە یان وێرانە بێ ڕژەمەکە ئەکەوێ ئەگەر ئەوە بەردەوام بێر اختیاراتی تر نەمێنێ بۆ ترامپ و بۆ ئیسرائیل هیچ ڕێگەیەکی تر نەمێنێ بۆ ئەوەی کۆتایی بەم مەترسێ بێنن ئەواکن یان ئەوەیە کە بێت سازش بکە لە هەردوو حاڵەکە تەکەیە ئێران دەستبەرداری ئامانجەکانی خۆیە بێ و ئەمریکایەکان ئامانجەکانی خۆیان لە پێش جەنگەوە ساڵانێکی زۆرە لە دانوستانە جیاوازەکانە ئەو سەردەمەی ئۆبامای لێ دەرچێت کە ڕێک پێچەوانەی هەموو شتەکان سیاسەتی کرد داخوازیەکانی ئەمریکا لانی کەم بریتە لە سێ خەتی سووری ئەساسی بۆم هینە ئەتۆمەکەیەتی هێزا و ئەتۆمیەکەیەتی کە نابێ پیتاندنیش بکە لە داهاتووە میلیشیاکانێتی سیستەمی موشک و ڕۆکێتەکانێتی ئەمریکا و ئەوروپا و ئەوروپایەکان نەرمین نیشان لەدەن هەندێکیان بەڵام لە بەدحاڵی بوون و نەحاڵی بوون هەواکەن چونکە ڕۆکێتی ئێران ئەگاتە ئەوروپا ئەگاتە ناودڵی ئەوروپا مەداکەی ئەتوانێ بیگەێنێتە ئەوێ ئەتوانێت ئەگاتە چین لەبەرەوە ئەگەر ئەوە بۆ خۆیان لە دەرفەتێکا بە مەترسی نەزانن نەعەکە لە بەدحاڵی بوون بۆیە ئەوروپایەکانیش پێیان باشە ئەمە نەمێنێ خەتی سێمیشیان ملیشیاکانە ملیشیا قبول ناکەن ئێران ئەگەر قەرارە بمێنێتەوە ڕژێمەکەی بمێنێتەوە ئەچێتەوە ناو وڵاتەکەی خۆی دەوڵەتێکە و حکوومەتێکە دەخالت ناکە ناردنە دەروەی شۆڕژ واز لێنێ عەقیدە فراوانخوازیەکەی واز لێهێنێ هەموو ئەمانە واز لێهێنێ دا ئەنیشێ ڕژێمەکە ئەمێنێتەوە
بەڵام ئەو وەختە بەو معنایە کە هەموو ئامانجەکانی جەنگ لای ئەمریکایەکان و لای ئیسرائیل هاتوۆتە دی ئێمە بە زانست قساکەین باشە مەلایەنداری کەسیان نین ئێستا بە زانست و بە بابەتی بوون قساکەین ئێران دەستبەرداری ئامانجەکانی خۆیە بێ و ممکنیشە زۆریش ممکنە چونکە سابقەیان هەیە خۆمینی کە خۆی ئیمان بوو لە بەردەم سەدامێکی بچوو کاجامێژاری خواردبێتەوە ئاسایە لەبەر مانەوەی ڕژێمەکە و زیانی کەمتر بە دەوڵەت بگاوانە ئاسایە خامنەی شەماش ئەو داواکاری و مەرجانە هی پێش سیانزەی بانک بوو نەمانی بەرنامە ئاتۆمیەکە هێزە پرۆکسیەکان موشەکەکان ئەمەی پێش سیانزەی مانگ بوو هی پێش ئەم جەنگە بوو کە هەڵگیرسا پێ دوایە گەرێسە دابنیشنەوە وەکو دۆناڵد ترامپ دەڵێ یان جێ دیڤانس جێگرە نێرم یان ویتکۆفە نێرم بۆ دانوستان پێ دوایە هەمان و مەرجانەی پێشتریانە بێ یان ئێستا جیاوازانە خەتە سوورەکانیان ئەمانن هەمان خەتە سوورەکانی جارانە خەتێکی سووری تری بۆ ئیزافاکرێ خۆی بۆ دانوستاندن نەگەیشتە نەتیجە لەبەر ئەم ئێران ئەمانەی قبول نەبوو وەختێ ئێمە لە ململانیان لە دانوستاندن بەرامبەر بە یەکتر تۆ نەرمی نیشان نادەی سازش ناکەی و من قدرەتم هەیە دێم ئەو شتانی لە دەستە لە مەدانە ئەیسووتێنم شەڕەکەم کە شەڕەکەم کرد بەڵانسی هێزە گۆڕم تۆ ناچارەکەم کارتەکانت ئەسووتێ ناچارە بیبێتە سەرمێزی دانوستاندن کە دێتەوە سەرمێزی دانوستاندن دەستبەرداری کە ئەستان هەندێک کارتم سووتاندووە دەستبەرداری ئەوانی ترەبی سازشەکەیت و ئەگەیتە ڕێککەوتن بەوەی کە پێشتروت بوومان ئێستا گرفتێک هەیە لێرە خەتی سووری چوارەمی ژەڵێم بەڵام گرفتێک هەیە ئێرانەکان داوای ئەوەکەن کە شەڕ ڕاگیرێ هێرشەکانی ئیسرائیل ڕابگیرێ بۆی بچنە دانوستاندنەوە دوێنێ ترامپ قسەیەکی تری کرد دەڵێ دانوستاندنەکەین لەسەر فایلی ئەتۆمیەکە و لەسەر ڕاگررتنی شەڕ ینی ڕاگررتنی شەڕ نیە وەرە دانوستانەوە لە دانوستانەوە ئەمە بۆکە بۆی ئەو زیاتر لە ژێر فشار بێ لە ژێر هێرش و بۆمبارانە کە دانوستاندنەکەی موقفی تەفاوزی زۆر لاوەستر بێ خەتی سووری چوارەم ئەوەیە ئێران بە یەکجارێکی کۆتایی بەو گوتارەی بێنێ کە ئیسرائیل لە خاتە دەریاوە ئیسرائیل لە سڕێتەوە و وازیش لەوە بێنێ ئیتر ئەو عالەمەی هەموو ئحراج کردووە لەسەر قەزەی فەڵەستین ئیتر قەزەی فەڵەستین مشکلی تۆ نییە تۆ علاقەت بەو مەسەلەیەوە نییە تۆ دێی باسی پشتگیری ئاشتی و ئاسایشەکەی پشتگیریەوەکەی فەڵەستینەکان خۆیان لەگەڵ ئیسرائیل ڕێکەون وەکو وڵاتانی عەرەبت لێ دێکە تەطبیعیان کردووە بۆیە ترامپ باسیەوە کرد من ئاشتی لە بینی ئێران و ئیسرائیلیش ئەهێنمەدی هەموو ئەمانە کە بە نەزەری اعتیبار وەربگرین تۆ کە سەیری جەنگەکەی بە زانست و بابەتیانە سەری بەڵانسی هێز و قدرەتی هەر لایەکەکەی بەڵانسی هێز و قدرەت و هەمووی هیچی قابلی بەراورد نیە لە نێوان ئێران و جەبهەی دژە ئێران چی ئیسرائیل چی هاوپەیمانەکانی ئیسرائیل لە ئەمریکا و لە ئەوەی دەجەنگێ ئێستا لارزی واقعداتەنە ئیسرائیلە لە مەدانە بەڵام وی لە پشت ئیسرائیلەوەیە ئەو من سەرەتای یەکەم ڕۆژ وتم ئەگەر ئەم وشەکانەی ئێران جددیەتیان هەبێ و کاریگەری و مەترسی جددیان هەبێ بۆ سەر ئەرز سیستەمی بەرگری ئەمریکی خۆی نەگەوەی فرۆشتێتی بە ئیسرائیل و ئیسرائیل بەکارێنی خۆی ئەوواکانجا ئێستا هێزی زۆر تازە هێناوە و ئێستا دەریای چینەوە هێزی زیاتر هێنێ پێش ئەم شەڕە بە یەک دوو مانگێک بیتوەکانی هێنا بۆ دیێگۆ گارسیا ئەو دویتوەی کە هێنی معنایەوەیە تۆ بۆمبێکی دیاریکراوە هەیە 14,000 تەنە یەک بۆم تەکلیفەکەی 3 ملیۆن و نیو دۆلارە 20 متر چیمنتۆ بکەینە ئەبڕێ کۆنکرێتە بڕێ ئەچێتە ناوە تەقێتەوە وێرانیەکە و ئەوە تەنها بیتو ئەتوانێت هەڵیگرێ بیتو کە قاسپێکی استراتیژی گەورەیە تەنها دوودان ناتوانێت هەڵگرێ و بیانی ئێستا قسە لەمەشەیە ئەگەر بیانەوێت لە مفاعیلە ئەتۆمیەکان بدەن ئەمریکایەکانەکەی قرار بدەن ئەتوانن لێدەن و دوێنێ هەڕەشەی ترامپ بۆ چۆڵکردنی تاران نوعێک لە ئاماژەی هەڕەشەیە ئەوە کارتێکە لە دەستم لەوانەیە پەنای بۆ بەرم بەڵام کاک سەردار ینی خۆ پێشتریش ڕەشەی کردوتی غەزە چۆڵکەن ینی خۆ ئەو کاولکاری غەزەش ینی مەبەستم لەوەیە ئەگەر ئەمەیان بۆ چۆڵکردنی ئەتۆم بێ لە غەزەش ینی دۆناڵد ترامپ زۆر جار ئەم شتانی وتووە غەزەتەوالێکیاندایەوە سەپۆرتێکی ئیسرائیلە غەزە تەنیا نییە ئیسرائیل ئێران تەنیە
غەزا وڵاتانی عەرەب سعودیە ئیمارات ئەوانە قودرەتیان هەیە هیچیان بۆ نەکردووە بەڵام جگە لە خۆراکیان لە پێداویستی کاوی زۆر بە زەحمەت دەگا ئەوان نییە مەوزوعەکە کارتی فشارە کارتی فشارت ترامپ کە چووە سعودیە دەست بەرداریەوە بوو هین غەزاکەمە ڕێڤێراش ڕۆژهەڵات چوە ئەوێزانی کاکە ڕانکۆ مە خاڵێک هەیە زۆر گرنگە قسەی لەسەر بکە ترامپ کە هات باسی دووبارە مەزنکردنەوەی ئەمریکا ئەوەی کە پێوترێ ماگا قسە لەوە کرا ئەمە سیاسەتێکی دوورە پەرێز ئەگرێتە بەر هەوڵەدا نەچێتە جەنگەوە ئەمە مەبدەعا 200 ساڵ پێشستەیە جیمس مۆنڕۆ یەکەم جار کە دایناوە من ناگلەینەوەەوە خەریکی ئەمریکا بین یعنی بڵێن کشوەری ئەمریکا ترامپ چووەوە سەر ئەوە سەر هەندێک سەرۆکی ترکە ئەم هینیان هەبوو ئەم مەیلایە ئەم عقیدەی انعزالی خۆ دزینەوە لە گیان گەڕانەوە بۆ ناو ئەمریکا بۆ دەوروبەرەکەی خۆی بۆ محیتی خۆی بەڵام دەگمەن نەبێ مێژووی ئەمریکا پێمانەڵێ ڕئیسەکان نەیانتوانی ئەوە بکەن من شتێکت بۆ گەرمەوە لە بیرەوەریەکانی خۆمان ساڵی 2000 هەڵبژاردن کرا جۆرج وۆکر بوش سەرۆک بوو کاندید بوو لەگەڵ ئەلگۆر جێگری کلنتون بوو ئەو کاندید بوو لە هەڵمەتی هەڵبژاردنە ئەلگۆر و دیموکراتەکان جەختیان لەوە کردەوە کە ئێمە سیاسەتی دەستوەردانی مرۆییمان هەیە لە هەر شوێنێک مەترسی دروست بێ ئێمە دەستوەردانەکی بۆیە سیاسەتیان دەستکراوەی بوو لە ئاستی دەستوەردان لە جیهانە بش پێچەوانەی ئەمە وتی ئەمە عیلاقەی ئەمەمان نییە مە دەبێ بینەوە خەریکی وەزعی خۆمان بین زۆرترین دەستوەردان لە جیهانە نەک هەر لە گۆڕینی نیزاموانە بش پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەی هەبوو پرۆژەیەکی هەبوو وڵاتەکان دیموکراتی زەبکە پرۆژەی هەبوو تەنانەت باسی لە مافەکانی ژنە کرد پرۆژەکەی بەشێکی دەستکاریکردنی منهەجەکانی خوێندن بوو لە وڵاتانی ئیسلامیە دەستکاریکردنی ئەوانە بوو بۆیە بە شێوەیەکی گشتی سەرۆکی ئەمریکا زۆر قدرەتی ئەوەی نییە یعنی بشێوێ ناتوانێت هین بێ ناتوانێت دوورە پەرێز بێ و ئەنعیزالی بێ موقعەتی ئەمریکا وەکو گەورەترین زلهێزی جیهان شەڕفرۆشتنی ئەوانی تر لە منافەسەکردنی لە خەتەر بەرژەوەندی و ئاسایشی نەتەوەیەتی ئەمریکا لە هەموو کەوکەبەکەیە لە کەوکەبەکەش چۆتە دەرەوە لە فەزای خارجیە بۆیە هیچ سەرۆکێکی ئەمریکا چەندیش بێوێ هەوڵەدا بەڵام چەندیش بێوێ لە دوایە ئەگلێتە گرفتێک لە گرفتەکانەوە چونکە جیهان دەرفەتی ئەوە نادا باشە کاک سەرهار ئێستا ینی بەکوی خوێندنەوەکان بە بڕای تۆ بە شوێ دەگەین ئەوەی کە باست کرد دەبێت دیسانەوە پیاڵەژارەکە بخورێتەوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەوەی یان دەرچەی تر هەیە ڕێگەی تر هەیە جامەژارەکەەوەی ئێران بێمە قوبول کە مەرجنی ڕایگەێنێ مەژنێ خامنەی ڕای بگەێنێ بڵێ من کردم وەکوەوەی کە خومینی کردی بەڵام لە ئاخیرا کاتە یەکشت و ئەگەر ناچاریش بێبیکە ئایکات چووکە بەرژەوەندی دەوڵەت لەسەر هەموو مەسئلەکەوەیە ئێستا جگە لە بەرژەوەندی دەوڵەت ئەمە پەیوەندی بە وجودی ڕژێمەکەشەوەیە بۆیە ئەگەر بگاتە شوێنێک ئاماژەش هەیە قسەکانیان بەشێک لە قسەکانیانە ئاماژەیە ئەو گوتارە توندانی لە هەندێکیانێ بینی بۆ داپۆشینی ئەو تەوەجه هەیە بەرەو نەرمینواندن و بەرەو بادانەوە بەرەو کاک سەرارەندێک دەڵێ نەگەر ئێستا بۆ نمونە جۆرێک لاگر بەس ڕابگەێنرێ بەنی ئێران وەکو سەرکەوتوتر دەرەکەوێ ینی چەند جێگەیەکی لی درراوە بردومان کراوە چەند سەرکردەیەکی کوژراوە بەڵام خۆ دەزانی فەرماندا وەکو شەترەنج فەرماندەی دیکە دەچێتە جێگەی ینی هەروەکو سەرکۆماری ئێران وتی فەرماندەیەکمان ئاڵاکەی بەدەستەوەیە ئەو لا دەچێت فەرماندەیەکی تر ئاڵاکە دەگرێ بەدەستەوە ئەو قسەیە دەقیق نیە زانی بۆ بزانم ئێمە باس لە شەترەنج ناکەین باس لە مرۆڤەکەین خوا خۆی بۆ حکمەتێک خۆی هەیەی ئیزانێ تۆ لە من قۆستر دروست دەکە ئەمە لای خۆیەتی ئەجا تۆ لەسەر عەرشی قۆزیە وڵاتی من دێم منافەسەتەکەم تۆ خۆت بە هینی خۆت لا ئاچی کاکە کچەکان حەزیات لە توێ تۆ قۆزە ئەسڵەکەی من ئەو بازاڕم نابێت لە فەرماندەیی شاوایە یعنی دوای کوشتنی قاسم سلێمانی ئێران لە منتیقەکەیە دوای کوشتنی قاسم سلێمانی هەمانەوە ئێرانە بوو کە لە سەردەمی قاسم سلێمانی بوو فەرماندە و ڕابەر و سەرکردە و ئەوانە
کاریگەری زۆر گەورەیان هەیە بۆیە لە ناوچوون و لابردن و کوشتنی هەندێک قەرەبوو ناکرێتەوە. ئەمە یەک. دوو، جەنگ وا تەقیم ناکرێت، چونکە لە ئەسڵا جەنگ مەسئلەکە کوشتن نییە، مەسئلەکە وێرانکردن نییە، مەسئلەکە مانەوەی هەندێک شت نییە. ئێمە بە جەنگ بۆچی هەڵەگیرسێنین؟ ئامانجی سیاسیمان هەیە. ئەم ئامانجە سیاسیە لە بینی من و جەنابتا ناکۆکی هەیە، بەرژەوەندی ناکۆک هەیە. بەرژەوەندی ناکۆک ئیرادەی ناکۆک دروستەکە. جەنگ هەڵەگیرسێنین. اینجا جەنگ لە سەرەتایە ئابووریە، هەندێک جار ئاینیە، هەندێک جار استخباراتیە، هەندێک شەڕ وەچەک یەکێکە لە مەیدانەکانی جەنگ کە پەنا بۆ ئەوە ئەبین. جاری وایە من زۆر جار نمونەی تورکیا و سووریا هێنمەوە. جەنگ هەیە فیشەکێکیان ناتەقینی بێتەوە. تورکەکان بە سووریایان ود لە سەردەمی حافز ئەسەد وتیان ئاپۆ دەرنەکەی لەسەر خەریتە ئەچڕینەوە. اتفاقیە دەنەی لەگەڵ کردن و ئاپۆ بە ئاپۆی ودوتی یارمەتیم دەوەزم وایە تورکەکان بەبێ فیشەکێک تەقینە و جەنگیان بردەوە لە ئەسەد و لە سووریا. بۆیە مەرج نییە شەڕ ببێ. جەنگ بەچی قیاسەکرێکیە بردوێتیەوە کێ ئامانجەکانی پێکاوە، کێ توانوێتی بزانە. بۆ ئێمە شەڕەکەین، بۆ گەماروی ئابووری خەینە سەر ئەوی تر، بۆ جەنگی دەرونی بەکارهێنین، جهدی استخباراتی بەکارهێنین، میدیا بەکارهێنین، ئاین پەنا بۆ بەکارهێنانی ئاینی شەبین، هەمووی بۆ ئەوەیە ئیرادەی بەرامبەرەکەمان بشکێنین. ئەگەر بەبێ یەک فیشک ئەوترێ باشترین جەنگ ئەوەیە کە بەبێوی فیشەکێک تەقینی ببێتەوە. ئەگەر ئیرادەی بەرامبەرەکەمان شکاند بۆ ئەوەیە کە بەرامبەر ناچارکەین دەستبەرداری مەرجەکانی خۆی بێ، مەرجەکانی ملکەچکە، مەرجەکانی ئێمە قوبوڵکە، جەنگم بردوێتەوە. ئیتر دنیا وێرانەکەم یا فیشەکێک ناتەقێنم ئامانجەکە یەکشتە. سەرەتا عەرزم کردی بەڵانسی هێزیان نەگەشتون دەرەنجامی ئەم جەنگە لە هەموو حاڵەتەکانە ئێران دەستبەرداری مەرج و دۆخ و وەزعەکانی خۆیە بێ، ئەمریکا مەرجەکانی خۆی دەمێنێتەوە. ئەنجا ئەوە ئەمێنێتەوە سەر نیزامەکە خۆی، ئەمێنێتەوە سەر ئەجندای ئەمریکایەکان و ئیسرائیل. پێ ناچێ ئەمریکایەکان تا ئێستا پێ ناچێ، بەڵام دەمێک ساڵە ئیسرائیل لە زمنی پلانەکانی خۆیان مامەڵەکردنی لەگەڵ ڕژێم داناوە، شەڕی لەگەڵ داناوە. یەکێک لەو سیناریوانەی کە دایناوە چەند سیناریۆیەکی جیاوازی حازر کردەوەی 10 ساڵ زیاتری شەمن لەم ستۆدیۆی جەنابی شدوتومە. پلانی ڕوخاندنی ڕژێمەکە هەیە. ئەگەر قەراری سیاسی لەسەر قەراری و سیاسی وەستەوە، قەراری سیاسی ئەوە بێ بیڕوخێنێ ئیسرائیل توانای ڕوخاندنی ئەو ڕژەمە هەیە. ئەمە حەزی منە، ڕقی منە، هین منە. دو پرسیارم دەوڵەت باخشەلی هەر زوو مەترسیەکانی خۆی نەشاردەوە وتی ئامانجەکە تورکیایە دوای ئێران. پێت وایە لە جێی خۆیە و مەترسیە؟ مەترسی لە جێی خۆیەتی، چونکە لە ئەسڵا من وام ناونا ئەم شەڕە ئێستام جەنگە، شەڕەکە نەبڵێن جەنگەکە. ئەم جەنگە ململانەیە لە نێوان دوو پرۆژە. پرۆژەی ئێرانە کە دەیەوێ ئەوە بکە، لەو لایشەوە هاوشێوەی ئێران تورکەکانیش دەیانوێ ئەوە بکەن. تورکەوەڵە دەنەمە بقۆزنەوە ڕۆڵی میانگیری و نێوەندگیری ئەوانە بکەن و ڕۆڵێکی تر پیاکەنەوە. زەحمەتە لەم شەڕەیە زۆر زەحمەتە تورک بتوان ئەمە بکەن. بەڵام دەرەنجام پرۆژەکەی تر پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ. پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ لە سەرەتایە حەماسی تقریباً تەسفیە کردووە، حیزب وڵی خستۆتە کەنارەوە. ئەو ئەمڕۆ ئەبوو وەلایی تویتێکی کردو ئەڵێ ئەمریکا ڕادارەکانی لە ناو عێراق سیستەمەکەی ئەمریکی کوژانوێتیوە. ئەمریکا F-16 داوە بە عێراق، بەڵام ئەپەکانی لای خۆیەتی. ئەو لە حەزایی بە ئاسمانەوە بێ کام شت ڕاگرێ ڕایگرێ وای لێکە وەکو دەمانچەی مناڵانی لێبێ نەتوانێت شت تەقێنێ. بەمە تۆ دەرەقەتی ئەم زلهێزە نایت، دەرەقەتی کە دەرەقەتی نایی دەبێت ڕێگەی تر بدۆزیتەوە بۆ مامەڵەکردن لەگەڵی. دەرەنجام بە دانوستاندن و بەبێ دانوستاندن ئەمریکا ئەم جەنگا باتەوە، ڕژێمەکە بمێنێتەوە و دانوستاندن بکە و زیان بگەڕێتەوە مێنێتەوە، بەڵام هەر جەنگەکە دۆڕێنێ تا ئەخیریش بەردەوام بێ دیسان و هەر جەنگەکە ممکنە زیانی زۆر گەورە بە ئیسرائیل بە ئەمریکا بە شوێنی تر بگەێنێ، بەڵام جەنگ بە زیان قیاس ناکرێ. جەنگ بەچی قیاسەکرێ بردنەوە دۆڕانی جەنگ بەهێنانی ئامانجەکانە. کەواتە بە جەنگ بێ یا بە ئاشتی من خاڵێک زۆر گرنگە ئیزافەکەم سەبارەت بە کورد لە یەک دقەیە. هەڵوێستەکانی کورد تا ئێستا هەڵوێستێکی عەقلانی و حاکیمانن. چی هەڵوێستەی لە سەرۆکایەتی هەرێم بینیمان، چی حیزبەکان و لە زمانی ئەوانش ئۆفیسی سەرۆکیەکێتی ئۆفیسەکەی بەیانی دەرکرد، خۆی دەری نەکرد،
و خاڵێکت برد دەبێت دقەتی بدەین بەڵام لێرەیە من دەمێ ئەوە بڵێم ئێمە دەبێت سیاسەتێکی حەکیمانەی ئەومان هەبێ خۆمان نەگلێنین ئەم شەڕەوە خۆمان نەگلێنینە گرفتەکان و ململانەکانەوە داخوازی ئاشتی و تەفاهم و پێکەوە ژیان و ئەوانە بکەین لە منتیقەکە دۆخەکە دەرفەتی زۆر گەورەی تایە بۆ ئێمە مەترسیشی تایە دەبێت و بە وریایی مامەڵی لەگەڵ بکەین و بەیەکریزی لای من گرنگە ئێستا پەلە بکرێت لە کردنەوەی حیوارێکی زۆر باش لەبینی هێزەکانی ڕۆژهەڵات هێزەکانی ڕۆژهەڵات جارێ نابێ هیچ جوڵێ بکەن هەم لەبەر خۆیان و هەم لەبەر دۆخی باشووریش گرنگە یەک ریزیەک دروستکەین زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستانیش بینا بکرێت بەڵام بێلایەن بوون لە جنگەکە معنای ئەوە نییە تۆ لە پازدارێک پازدارتر قسە بکەیت یعنی تۆزێک هینی تیابێڵینەوە باشە دۆستی بەو دەرەجێنە تۆ لە کوچک گەرمتر بی تۆزێک هەندێک لێدوانم بینی هەندێک لەسەر کردە و حیزبەکان هینی کردووە تۆزێک زیاد ڕۆیوە کاک سەردار عەبدوڵڵاه سیاسەتمەدار سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ جەناب زۆر سپاس سپاس دەکەم.